پارێزگاری سلێمانی ڕایگەیاند هۆکارەکانی گرانبوونی بنزین لە دەسەڵاتیەواندا نییە و چاوەڕێی وەزارەتی سامانە سروشتیەکان دەکەن بۆ چارەسەرکردنی کێشەکە. وتەبێژی بارەگای بارزانی داوای لێبوردنی لە موستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق کرد. دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا ڕایگەیاند سەرۆکی ئەفغانستان فێڵبازە و لەگەڵ هەڵهاتنیدا پارەی بردووەتە دەرەوەی وڵاتەکەی. سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش، گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. لا بەرامبەر ئەو ڕەخنانەی لی گرتبوو وتەبێژی بارەگای بارزانی داوای لێبوردنی لە موستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق کرد. پاشەوەی ڤیان دەخیل وتەبێژی بارەگای بارزانی لە چاوپێکەوتنێکی ڕۆژنامانیدا ڕەخنەی توندی لە موستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق گرت. لە ڕوونکردنەوەیەکدا داوای لێبوردنی لە سەرۆکوەزیرانی عێراق کرد و ڕایگەیاند ئێمە ئێزدی 73 جار جینۆسایت کراوین، بۆیە لە زارم دەرچوو دەربڕینی زمانم خیانەتی لێکردم، بۆیە داوای لێبوردن دەکەم. ڤیان دەخیل وتوشێتی دەستی هاوکاری بۆ لای موستەفا کازمی درێژ دەکەم بۆ کۆتایی هێنان بە مەرگەساتی شنگال و خەڵکەکەی. ئەوەش لە کاتێکدایە ڤیان دەخیل وتەبێژی بارەگای بارزانی لە چاوپێکەوتنێکدا ڕەخنەی توندی لە موستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق گرت و ڕایگەیاندبوو سەرۆکوەزیران دەسەڵاتی نییە و سەرکەوتوو نەبووە لە کارەکان. پارێزگاری سلێمانی ڕایگەیاند هۆکارەکانی گرانبوونی بنزین لە دەسەڵاتی ئەواندا نییە و بەڵام هەوڵی چارەسەرکردنی دەدەن و چاوەڕێی وەزارەتی سامانە سروشتیەکان دەکەن. هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لەبارەی هۆکارەکانی گرانبوونی نرخی بنزین ئاماژەی بۆ ئەوە کرد هۆکارەکان زۆرن و هیچیان لە دەسەڵاتی حکوومەتی خۆجێی سلێمانیدا نین، بەڵام لەگەڵ ئێران و حکوومەتی ناوەند و وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بازرگانەکان هەوڵیان داوە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە. پارێزگاری سلێمانی وتیشی وەزارەتی سامانە سروشتیەکان بڕیاری داوە لە ڕۆژی شەممەی هەفتەی ئایندەوە بارودۆخەکان بەرەو باشتر بڕوات و چاوەڕێن تا ئەو کاتە. ئەوەش لە کاتێکدایە زیاتر لە مانگێکە نرخی بنزین لە هەرێمی کوردستان بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە و ڕۆژ بە ڕۆژیش زیاتر گران دەبێت. جێگیری سەرۆکی هەرێمی کوردستان بۆ کاروباری سەربازی ڕایگەیاند کەمتر لە ساڵێکی دیکە تەواوی هێزەکانی پێشمەرگە لە هەرێم یەک دەگرنەوە. شێخ جەعفەر شێخ موستەفا جێگیری سەرۆکی هەرێم بۆ کاروباری سەربازی بە دەنگی ئەمریکای وتووە جاران ڕێگریەک هەبوو بۆ یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە، بەڵام ئێستا بەشی زۆری ڕێگریەکان لە بەردەمی ئەو پرۆسەیە نەماوە. وتوشێتی مرکزی بڕیاری سیاسی یەکەی هەفتە لەلای بافڵ تاڵەبانیە و هەموو ئامادەیەکی خۆی دەربڕیوە و بەڵێنیشی داوە هیچ ڕێگریەک نەکات، بۆیە لە کەمتر لە ساڵێکدا تەواوی هێزەکانی پێشمەرگە لە هەرێم یەک دەگرنەوە. ئەوەش لە کاتێکدایە هێزەکانی هاوپەیمانان بەردەوام داوا لە بەرپرسانی یەکێتی و پارتی دەکەن سەرجەم هێزەکانی پێشمەرگە لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگەدا ڕێک بخەنەوە و لەو چوارچێوەشدا تاوەکو ئێستا 16 لیوای هاوبەشیان بۆ پێشمەرگە پێکێناوە، بەڵام تاوەکو ئێستا نەتوانراوە سەرجەم هێزەکانیان یەک بخرێنەوە. کۆمپانیای ئاسیاسێل لەسەر ئاستی جیهان وەک باشترین ڕووماڵی تۆڕی پەیوەندی مۆبایل و لەسەر ئاستی عێراقیش وەک خاوەنی خێراترین ئینتەرنێت دەستنیشان کرا. بەڕێوەبەری جێبەجەکاری ئاسیاسێل زانیاری و وردەکاری زیاتر لە شارپرێسەوە ئاشکرا دەکات. ئەمەر فالح بەڕێوەبەری جێبەجەکاری پەیوەندی گشتەکان و بە بازارکردنی ئاسیاسێل بە شارپرێسی ڕاگەیاند وەرگرتنی ئەم خەڵاتانە مایەی ئەو پەڕی شانازی و خۆشحاڵیانە کەوا لەلایەن دامەزراوە گەلێکی پایەبەرز و بەناوبانگەوە ڕێزیان لێ دەنرێت. باسی لەوەش کرد ئەوە نیشانەی هەوڵی گەورە و کاری جددی کارمەندە دڵسۆز و خاوەن تێڕوانین و جددیەکانیانە. ئەمەر فالح وتیشی شانازی بەوە دەکەن کە سەرمەشقی کۆمپانیەکانن لە عێراقدا لە ڕووی خێرایی ئینتەرنێت و ڕووماڵی تۆڕی پەیوەندی مۆبایل. ئەمەش پێگەیەکە کە زۆر پرۆشن بۆ پارێزگاریکردن لێ. ئاسیاسێڵ دابینکەری سەرەکی خزمەتگوزاری پەیوەندیەکانی مۆبایل و خزمەتگوزاریە دیجیتاڵیەکانە لە عێراق و لە 1 کانونی 2021ەوە ژمارەی بەشداربووی 4,700,000 کەسی تێپەڕاندووە. بەرپرسێکی باڵای ڕۆژاوای کوردستان ڕایگەیاند گەڕانەوەی ئاوارەکان بۆ عەفرین مەترسیە و تا ئێستا ڕفاندن و کوشتن لەسەر کوردان بەردەوامە. ئاژانسی هاوار نیوز لە ئازاری بەدران چیاکۆرد جێگیری هاوسەرۆکی ئەنجومەنی جێبەجێکردنی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان لەبارەی ئەگەری گەڕانەوەی ئاوارەکانی عەفرین بۆ ناوچەکانی خۆیان ڕایگەیاندووە. دەستەبەرکردنی کەشێکی یاسایی دادپەروەرانە مەرجێکی گرنگی تەواوکردنی گەڕانەوەیەکی سروشتی و سەلامەتانەی خەڵکە ئاوارەکەیە و تووشێتی خۆبەڕێوەبەری ڕۆژ ئاوا لەگەڵ ئەوەدایە هەموو ئاوارەکانی عەفرین بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان، بەڵام ئەو دۆخەی ئێستا لەوێ هەیە مەترسیە بۆ سەرژیانی کەسەگەڕاوەکان. هێشتا ڕۆژانە هاوڵاتیانی کورد دەکوژێن و دەڕفێنرێن. زیاتر لە 3 ساڵ تێپەڕیوە بەسەر داگیرکردنی کانتۆنی عەفرین لەلایەن سوپای تورکیا و گروپە چەکداریە سووریەکانی لایەنگری ئەنکەرە بۆ هۆیەوە سەدان هەزار خەڵکی ڕەسەنی ناوچەکە ئاوارە و دەربەدەر بوون. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا بەڕێوەبەرایەتی پەیوەندی گشتیەکانی سەر بە فیرقەی سوڵتان مورادی لایەنگری تورکیا ئاشکرای کردبوو هەر خێزانێکی ئاوارەی کورد ئەگەر بیەوێت بگەڕێتەوە بۆ عەفرین ئەوە دەست بەجێ ماڵەکەی خۆی ڕادەست دەکرێت.
دۆناڵد ترەمپ سەرۆکی پێشووی ئەمریکا ڕایگەیاند سەرۆکی ئەفغانستان فێڵبازە و لەگەڵ هەڵهاتنیدا پارەی بردووەتە دەرەوەی وڵاتەکەی. لە میانی چاوپێککەوتنێکی تەلەڤیزیۆنیدا لەگەڵ کەناڵی نیوز ماکس دۆناڵد ترەمپ ڕایگەیاند ئەشرەف غەنی فێڵباز بوو، پارەیەکی زۆریشی لەگەڵ خۆیدا برد و هەڵات. وتوشێتی ئەشرەف غەنی سەرکردە نەبوو، ئەو پێش ئەوەی دوایین سەربازی ئەمریکا بکشێتەوە هەڵات. پێش گەیشتنی تالیبان بە شاری کابوڵ، ئەشرەف غەنی سەرۆکی ئەفغانستان خاکی وڵاتەکەی جێهێشت و سەرەتا بۆ تاجیکستان و پاشانیش چووە ئیمارات. بە گوێرەی میدیای رووسیا سەرۆکی ئەفغانستان لە کاتی هەڵاتنیدا پارەیەکی زۆریشی لەگەڵ خۆی بردووە و تەنانەت پارەکە ئەوەندە زۆر بووە بەشێکی لە فڕۆکەخانەی کابوڵ لێ بەجێماوە. خواتان لەگەڵ.